چاوەڕوان دەکرێت لیژنە وەزاریەکەی عێراق ڕۆژی سێشەممە ڕاستپاردەکانی بۆ ڕێکەوتنی هەرێم و بەغداد بخاتە بەردەم ئەنجومەنی وەزیران بە ئەمبەستی بڕیاردان لەسەری. سەرچاوەیەکی حکومیش جەخت دەکاتەوە بەغداد سوورە لەسەر جێبەجێکردنی سەرجەم مەرجەکانی بۆ ناردنی موچە. هەفتەی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی عێراق لیژنەیەکی لە 5 وەزیر پێگەنا بۆ چارەسەری کێشەکە و تا ئێستا یەک کۆبوونەوەی ئەنجام داوە. ئەرکی سەرەکی لیژنەکە ئامادەکردنی ڕاستپاردەیە لەسەر 2 ڕەشنووسی جیاوازی هەرێم و بەغداد کە بۆ ڕێکەوتن ئامادەیان کردو و لە کۆبوونەوەی سێشەمەی ڕابردووی ئەنجومەنی وەزیرانی عێراق خرایە بەرباس. سەرچاوەیەکی حکومی عێراقی ڕایگەاند ڕۆژی سێشەممە ئەنجومەنی وەزیران ئەو پرسا یەکلایی دەکاتەوە، ئەوەش دوای ئەوەی لیژنە وەزاریەکە ڕاستپاردەکانی لەو بارەیەوە دەخاتە ڕوو. وتیشی هیچ گۆڕانکاریەک لە هەڵوێستی حکوومەتی عێراق ڕووی نەداوە و هیچ بەڵێن یاخود داوایەک بۆ پێدانی هەل نەدراوە و بەغداد پێداگرە لەسەر ڕادەستکردنی نەوتی هەرێم و داهاتی نانەوتی و تەوتینی موچە وەک مەرج بۆ ناردنی موچە. ئەوە لە کاتێکدایە ڕۆژی شەممە بارەگای بارزانی لە ڕاگەندراوێکدا ڕایگەاند دکتۆر فات حوسێن جێگری سەرۆک وەزیران و وەزیری دەرەوەی عێراق دوای گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق گەڕاوەتەوە کوردستان و بە مەکتەبی سیاسی پارتی ڕاگەاندووە کە لایەن و کەساتیە سیاسیەکان و حکوومەتی عێراقی فیدراڵ بۆ چارەسەرکردنی کێشەی موچە بەڵێنی ئەوەیان داوە کە لە چەند ڕۆژی داهاتوودا پرسی ناردنی موچە و شایستادارایەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت، بۆیە ئەوان دوا دەرفەت دەدەنە بەغداد لەو بارەیەوە. هەرێم و بەغداد لەو 2 ڕەشنووسەی ئامادەیان کردووە خاڵی جیاوازی زۆر لە نێوانیاندایە بۆ چارەسەری پرسەکانی موچە و نەوت و داهاتی ناوخۆیی. ڕۆژنامەی سەباحی فەرمی حکوومەتی عێراق لە ژمارەی ئەمڕۆیدا بڵاوی کردەوە ڕێکەوتنی چاوەڕوانکراوی هەرێم و بەغداد هەنگاوێکی ئەرێنیە بۆ ڕەخساندنی بنەمای شەراکەت و هاوبەشی ئابووری. نادیە عەبوودی نوێنەری بەسڕا لە پەرلەمانی عێراق دەڵێت ڕێکەوتنی چاوەڕوانکراو بنەماکانی دادپەروەری لە دابەشکردنی داهات و گەشەپێدانی بەردەوام پتە دەکات. بۆی بەردەوامی کێشەی موچە و بێئەنجامی هەوڵەکان لەو بارەیەوە ڕۆژی شەممە فراکسیۆنە کوردیەکانی پەرلەمانی عێراق جگە لە پارتی کە بایکۆتی کۆبوونەوەی پەرلەمانی کرد واژۆیان کۆ کردەوە و داوایان لە سەرۆکایەتی پەرلەمان کرد بڕگەی تایبەت بە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ کۆبوونەوەکە زیاد بکرێت و هەردوو سەرۆک وەزیرانی هەرێم و عێراق بانگشتی پەرلەمان بکرێن. سەرچاوەیەک لە پەرلەمانی عێراق بە سبەی ڕاگەیاند بڕگەکە بۆ کۆبوونەوەکە زیاد نەکرا، بەڵام سەرۆکی فراکسیۆنەکانی یەکێتی و یەکگرتو و نەوەی نوێ و کۆمەڵ لەبارەی پرسی موچەوە قسەیان کرد. داراسەکانیانی ئەندامی پەرلەمانی عێراق بە سبەی ڕاگەیاند فراکسیۆنەکان داوایان کردووە هەریەک لە سەرۆک وەزیرانی عێراق و هەرێمی کوردستان وەزیری دارایی هەرێم و عێراق بانگشتی پەرلەمان بکرێن بە مەبەستی تاوتوێکردنی پرسی موچە و چارەسەرکردنی.